چه دەزانێ ناوچیە؟ ناوچیە؟ بەنگلیزی ناوچیە؟ ئافرین چەپرەشی بۆ خۆتان لێنەوە. ئێستا باشی قەلەوەشی هاوڕێ دەکەم بزانیەوە هەموو زۆر خۆم بێت. پێویستە شەوانە زوو بنووی بدانیشمان بشۆ. مەیموونی هاوڕێم لەگەڵ ناکەم ئەگەر بزانم شەوانە درەنگ بنووی پێویستە وەکو من ساڵات بی ئازادی شەوانە زوو بنووی بەیانیان دوای بخی لە خاو. وایە منداڵان؟ ئەگەر پێشی بنووی پێویستە ددانەکانمان بشۆن. وایە؟ ئافەرین. باشە مەیموونی هاوڕێم چیزیکە پێم خۆتو بێت. ددانەکانم سپیە هەموویانم شوشتیە. ددانەکانم سپیە هەموویانم شوشتیە. گەرمەی شۆی کلۆرە بێت قەشوپی سوگۆرە بێت. گەرمەی شۆی کلۆرە بێت قەشوپی سوگۆر دەبێت. بۆیە خاوێنی ددان گەلێ پێویستە بۆ ژیان. بۆیە خاوێنی ددان گەلێ پێویستە بۆ ژیان. هاوڕێیان منداڵان ئامۆژگاریەکەتان وەرگێت؟ پێویستە چی بکەین شەوانە؟ دوای ددان شوشتن چی بکەین؟ ئافەرین چەپرەشی بۆ خۆتان لێدە. بای بای من دەڕۆم. هەوڵێ منیش بەڵێنتان پێ دەدەم. بای بای. عندك رحلتين كمان بقى بس استكروا هذا اللي يسميه باخچە و قوتابخانەیبان ماڵێک بۆ پەروەردە و ژیان.